تەنها بە ناوی ئەڵڵاه لێرەوە دەستمان پێ کرد ئێمە لە کۆمەڵی دادگەری چاومان لە دەستی ئەو میلەتە ستەم لێکراوەیە، ئەو میلەتە مەزلومەیە کە پشتیوانمان بێ. ئێمە لە ڕابردوو سەرکەوتنی گەورەمان بەدەستهێنا، بەڵام بوێرانە بڕیاری بایکۆتی پەرلەمانماندا. خاڵێکی گەشت، خاڵی سەرکەوتن، هەڵوێستێک بوو بۆ ئێمەی کۆمەڵی دادگەری. منەتمان بە پەرلەمانێکی دیزاین کراو نەبوو، بۆیە لێرەوە جارێکی تر بەڵێنماندا کە مەیدان چۆڵ نەکەین لەژێر هیچ بیان و پاساوێکە. پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە دەست لە دەست قووەت لە ئەڵڵاه پاشان بە هیوای ئەو جەماوەرە هاتوونێتە مەیدان. ئومێدی زۆرمان هەیە ئینشاءالله تعالی. هەمیشە گەشببینین بەوەی کە سوپاس بۆخوا مەیدانەکەمان چۆڵ نەکردووە، لە خزمەت بووین لە بواری پەروەردە، لە بواری خێرخوازی، لە سەرجەم سێکتەرەکان، لە کاری کۆمەڵایەتی، ئاشتەوایی، دڵسۆزی بۆ ئەم خاک و میلەتە بەردەوام بووین و هەر بەردەوامی ژەبین. ئێستاش کە کایەکی سیاسی هەڵبژاردنێک هاتووەتە ئاراوە، بەڵێنمان داوە بەشدار بین بە پۆلێک کاندیدی دەست بە دەست نوێژەوە.